سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە هەڵقەیەکی نوێ بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم هەڵقەی بەرنامەکەماندا باز لە پرۆسەی پەروەردە دەکەین لە هەرێمی کوردستان. پرسیار ئاسەی میوانەکانم دەکەم و دەپرسم پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بەکوێ دەگات؟ تا چەند قوتابیان لە نێوان مافی مامۆسایان و خەمساردی حکوومەت دابوونەتە قوربانی؟ چی بکرێت بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بچێتەوە سەر ڕێچکەکەی خۆی؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. ئایندەی پەروەردە بەداخەوە بەهۆی بارودۆخی سیاسی بۆ ئەم قەیرانی داراییەوە ڕۆژ بە ڕۆژ ئێمە حەزمانە کرد وا نەبووایە، بەڵام بەداخەوە ئاماژەکان سلبین. ئێمە پێمان وابوو ئێستا بیدایەتی وەرزی دووهەمە، هەرچی چۆنە بێ وەرزیەکەمان بەڕێ کرد، بەڵام وەرزی دووهەم پێمان وابوو ئیترە وایە ئێمە بگەڕێن بۆ هەڵسەنگاندن بۆ بە دوواداچوونی کواڵەتی خوێندن بۆ زۆر شت لەو بابەتانە، بەڵام بەداخەوە بارودۆخی دارایی خەڵک، موچەی مامۆستایان، هەموو ئەم شتانە تێکەڵاوبوونی مەسەلە سیاسیەکان بەداخەوە بانگەشەکردن بۆ هەڵبژاردنەوە ئەوانە لە کێبڕکی ئەمە حزابانە پێم وایە پەروەردە فەرامۆش کراوە. بۆیە ئەگەر بەم ڕێتمە بڕوام پێم وایە ئایندەی پەروەردە تا ئێستا لە پار باشتر بووە، بەڵام بەم شێوازە بڕام ممکنە بچێتەوە شێوە هاوشێوەی پار کە ساڵی پار منهەج نەخوێندرا، قوتابی خوێندکار بە مجاملە دەرچێنراون، چونکە ساڵی پار ئەگەر ساڵی ڕۆژەکانی ساڵی خوێندن حساب بکەین ئێمە نزیکەی 200 ڕۆژە، ممکنە ساڵی پاش 6 ڕۆژ دەوام هەبووە. ئەجەبا بە 6 ڕۆژ تۆ منهەجی ساڵێک چۆن هەڵێیتەوە و قوتابی قۆناغیشی بڕی. بۆیە لە هەموو بارێکە من پێم وایە ئەگەر بەم شکڵە بێ ئایندەی پەروەردە باش نابێ. بۆیە ئەرکی هەر هەمووانە بە حیزبەکانەوە، بە خەڵکەوە، بە مامۆستانی بەڕێزیشەوە کە بەرپرسیارەتی ئەم دۆخە بگرنە ئەستۆ، قۆناغێک دروست بکەن کە تەحەدای هەموو واقعەکان بکەین بۆ ئەوەی ئەم وەرزەی خوێندن کە من حسابێکم بۆی کردو نزیکەی 45 ڕۆژی خوێندن ماوە بۆ ئەم ساڵیش. ئەم 45 ڕۆژە بە پڕی یعنی باسی لێ بکەین ئۆتڵەکانی لێلابەرە. خوا نەخواسە تۆ 10 ڕۆژی کەش بکەیت بە بایکۆتەوەوانەی تر پێم وایە ئەوەندەی تر فشار دروستە بێت و منهەجەکان تەواو نابن. 2 ساڵی خوێندن بەم کاڵ و کرچیە بۆ توانای قوتابی، بۆ توانای هزری قوتابی، بۆ ئاستی زانستی قوتابی زۆر قورسە، باجەکەی ڕەنگە بڵم دەیان ساڵ بێت. پرۆسەی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستانە جیرۆدەی دەستی کۆمەڵێکی زۆر قەیرانە. قەیرانەکان ئەتوان بڵێم لە 80 بەرەوسەری هەمووی دروستکراوە. دروستکردنەکەشی بەهۆی بە هەبوونی کەسی بێئەزمون و نەشارەزایە لە ناو کەرتی پەروەردە، گشتی هەر لە وەزارەت، هەر لە بەڕێوەبەرایەتیەکان، هەتا لە ناو قوتابخانەکاندا، چونکە کەرتی پەروەردە پێویستە یعنی ئەو کەسانی لەم بوارە ئیشەکەن ئامانجی یەکەم و سەرەتایان بریتی بێ لە پەروەردەکردنی تاکەکانی کۆمەڵگا لە قۆناغی هەر لە باخچەی ساوایان تاوەکو بنەڕەتی ئیمجا ئامادەیی. بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە کۆمەڵگە لە قەیران هەیە. یەکێک لە قەیرانەکان دانانی کەسی نەشارەزای بواری پەروەردە و فێرکردنە. ئەم کەسە نەشارەزانە بەبێ گومان ناتوان وەک پێویست کە ئەوەی کە پەروەردە داوایەکە ئەدای کاری خۆیان بکەن، کە بە ئەدای کاری خۆیان ناکەن بە سەقەتی پرۆسەکە بەڕێەکەن. بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا هەموو بەڕێوەبەرەکان زۆر ئەتوان بڵێم لە 95 بەڕێوەبەرەکانی قوتابخانەکان، پەروەردەکان، هەتا گشتیەکان، هەموو ئەمانە لەسەر ئەساسی مەحسوبێت، لەسەر محاسسەی حیزبی دانراوە. ئەم وەزیرە ئەم کابینەی فلانە حیزبە، کابینی داهاتووە گۆڕێ بە فلانە حیزب، ئەم وەزیرە هەموو شتەکان لەگەڵ خۆیە باتەوە. ئیتر پرۆسی پەروەردە و فێرکردن، کۆنگرە پەروەردەیەکان، پلانە پەروەردەیەکان، هیچی ئەم وەزیرە هەمووی لەگەڵ خۆیە با، هیچی لە وەزارەت جێنایڵێ. ئێمە گرفتارین بەدەستەوەی کە مامۆستا هەبووە لە سەردەمی یعنی چەند ساڵێک پێشستا کەسێگەیە بە هیچ سلکێکی مامۆستایەت تێ نەپەڕیوە کە تعین کراوە. بۆ نمونە هەیە پیشە سازی تەواو کردووە، خوێندنی غەیری ئەکادیمی تەواو کردە، پیشە سازیە بازرگانیە و هەروە کشت و کاڵە ئەمانە تعین کراون کە نازان چەند پرۆسی پەروەردە فێرکردن گرنگی پێ بدەن. لەگەڵەوە یەکێک لە قەیرانەکان ئەم قەیرانەی کە هەیە بۆ پرۆسی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستانە نەبوونی ژینگەی پێویست و گونجاوە لە قوتابخانەکان. هەر لە قوتابخانەکان هۆڵەکانی خوێندن پێداویستی قوتابیان مامۆستایان لەگەڵ ئەوەشدا قەیرانی
بێسەروبەری ئیداری قەیرانی بێموچەی قەیرانی بێ ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئێستا هەیە مامۆسایان بە چ جۆرێک ئەچەوسێنرێنەوە وەزارەتی پەروەردە هیچ باشێکی نییە بۆ خەمەکانی با مامۆستا بۆ ناڕەحەتیەکانی با مامۆستا بۆ پەرە و پێشبردننی پەروەردە و فێرکردن. من چەند جاری تری ژوتومە حکوومەتی هەرێمی کوردستان ئەندازیاری دروستکردنی قەیرانەکانە بۆ بەڕێ بۆ ئەوەی کە ئێمە شتە ئەسڵیەکانمان لەبیر بچێتەوە. ئێستا قوتابیان و مامۆسایانی بەڕێز لە جیاتەوەی خەمی پەروەردەی مناڵەکانیان بێ، خەمی ڕێخستنی ژینگەکەیان بێ، خەمی ئەوەیەکەی موچەکەیان بۆ بێ، خەمی ئەوەیانە چۆن بژین چۆن هاتو چۆ بکەن لەگەڵ کە لە کاتەکانە بۆیە ئەسلی مەبەست کە پەرۆسی پەروەردەیە لە بیرمان چۆتەوە. لە ڕاستیە لە ئێستادا دۆخێکی زۆر خراپە. ئەمانە زین لە دوای ساڵی 2014ەوە ئەم قەیرانەی دارایی کە بەشێکی زۆری دروستکراوە لە حەقەتە و دوای ئەوەش قەیرانی سیاسیش لە هەرێمی کوردستانە وای کردووە کە هەموو سەکتەرەکان لە هەرێمی کوردستانە لە قەیرانێک و لە کێشەی قوڵان بە پەروەردەوە بە تەندروستیەوە بە خوێندنی باڵاوە بە خزمەتگوزاریەوە هەتا بواری ئەمنیش زۆر جار. بۆیە لەناو ئەمانە بە تایبەتی لە دوای پاشەکەوتی نایاسایی فەرزکراوە بەسەر مامۆستایانە ئەبینی ئێستاکە بە جۆرێکی زۆر خراپ کە ڕنگانەوەی هەبووە لەسەر پەروەردە و هەروەها ڕنگانەوەی هەبووە لەسەر دەوامی خوێنکاریش و ڕنگانەوەی هەیە لەسەر بەردەوامی خوێنکاریش لە پرۆسەی قوتابی خوێنکاریش لە پرۆسەی پەروەردە. ئەمە چکە لە ڕاستیە هەموو یەکتری تەواوکەم خێزانە پەروەردەیە چ لە مامۆستا چ لە فەرمانبەر چ لە قوتابی خوێنکار هەمویان بە یەک یەکتری تەواوەکەن و هەمووشان لەم ژینگەی هەرێمی کوردستانە کارەکەن. بۆیە هەموو باشی و خراپیەکی ژیانی کۆمەڵایەتی سیاسی اقتصادی لە هەرێمی کوردستانە تەسیراتی لەسەر ئەمانە بێت بە تایبەتی وەختێک کە مامۆستا بە با بڵین ئەو شایستەدارایی خۆی نەبێت ئەمە وای لەکە بۆ نمونە لە ڕووی داراییەوە نەتوانێت ئاگای لە ماڵ و مناڵەکەی بێ بە شێوەیەکی باش پێداویستەکانیان بۆ پڕ نەکاتەوە و هاوکات نەتوانێت پەرە بە زانست و زانیاری خۆی بابەت بە تایبەتی دەستی بە سەرچاوی نوێ بگا و لەلایەکی تریشەوە بە تەبیعەتی ئینسان وایە وەختێک کە ناتوانێت پێداویستە داراییەکانی و پێداویستە ڕۆژانەیەەکانی پڕ بکاتەوە بێگومان ئەمە کاریگەری گەورەیە بێت لەسەر بیرکردنەوە لەسەر لایەنی دەرونی لەسەر ئارامی دەرونی و بە پێچەوانە شێوە و ئەمە بۆ خوێنکاریش ڕاستە باوکی خوێنکاریش یا مامۆستایە یا موچەخۆرە یا لە بازارە کارەکە بێگومان قەیرانی دارایی وەختێک موچە نیە پارە نیە تەسیراتی گەورەش لەسەر بازار بەجێڵێ بەگشتی خوێنکارەکەش بە دەرونێکی نائارامەوە و هەروەها زۆر جار بە گیرفانی بەتاڵەوە ئەڕوا بۆ خوێندن ئەمەش بۆ خۆی کاریگەری گەوری لەسەر بەجێدڵەوە ڕەنگە لە ماڵەوە ڕاستیا وەکو پێویست پێداویستە ڕۆژانەیەەکانی بۆ دابی نەکرابێ هەموو ئەمەواکات پرۆسەی پەروەردە و خوێنکردن لە ئاستێکی زۆر خراپە بێ سەرباری ئەو قەیرانە قوڵانەی کە پەروەردە لە هەرێمی کوردستانە پێوەی ئەڵێ نەبوونی یاسایەکی ڕێکوپێک نەبوونی فەلسەفەی پەروەردەی نەبوونی دیدگایەکی ڕوونی حکوومەت بۆ دامەزراندن و دۆزینەوەی هەلیکار بۆ ئەوانەی کە لە خوێندن دەرەچن هەموو ئەمە واکە لە ڕاستیە خەڵک ناومێت بێت لە خوێندن هەر بۆیە بینی ئێستا ڕێژەی خوێن وازینان لە خوێندن بەرز بۆتەوە. پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان ئایندەیەکی زۆر ڕەشی هەیە بە حکمی ئەوەی کە هەریەک لە پایەکانی پرۆسەی پەروەردە ڕۆژ بە ڕۆژ ئێمە خۆمان کەوتوینەتە گیانی و یەک بە یەک هەڵیانەکەنین. پایەکانی پرۆسەی پەروەردە یەکیان مامۆستایە، یەکیان قوتابخانەکانە، یەکیان بەرنامەکانە، یەکێکیان ئەو هینانەیە ئەو قوتابیانەیە کە ئێمە ئایندەیەکان چاوەڕێمانەکە کە پەروەردەیان بکەین بۆ ئایندەی 15 ساڵێکی کە ببن بەسەرکردە. ئێمە کاتێک لە بەرچاوی قوتابیەکەیە مامۆساکە ئەشکێنین، مامۆساکە کەسایەتی ناڵین، مامۆساکە بێپارەکەین، مامۆساکە بێ فکر و بێ بیر و بۆچوونەکەین چونکە ئەو هەموو بیری ئەچێتە لای گیرفانی ئەچێتە لای مناڵەکانی کە خەمیان هەیە و کە داوای پارەی لێکەن. کاتێک کە ئێمە منهەجەکانمان منهەجێکی خراپە ئەمە یەکێکە لە پایە گەورەکانی پرۆسەی پەروەردە. کاتێک کە ئێمە ئەم پایە گەورەیە ئەچین لە سویدەوەی هێنین
بەڵام ژیانی قوتابی و مامۆستاکان ژیانی خەڵکەکەی ئەمە زۆر دوورە لە سویدەوە کەواتە ئەمەش ڕوخاندنێکی کێتی بە شێوەیەشکە کاتێک قوتابیە کەیە لە ماڵەوە نانی بەیانی نەخواردەوە یا برسیە چۆن بتوانێت گوێ لە مامۆستاگرێ کەواتە ئێمە بەدەستی خۆمان پرۆسەی پەروەردەمان تێک و پێکشکانووە و ئایندەیەکی زۆر زۆر ڕەشی هەیە ئایندەیەکی بە هیچ شێوەیە بە باشی نابینم ئەگەر بەردەوام بین لەسەر ئەم ڕێچکەیە. بەتاکید ئەمەژەم پێدا ینی ئێستا حالیەن لە ئێستادا خەمخۆری پرۆسەی پەروەردە ئەو کەسەیە جاچجا چینی مامۆستایان و کادرانی پەروەردە یاخو حکوومەت کە بە هەردوو لایەن بە ئاراستەی دەوام ڕانەگرتن بیکەن چکە عاملی زەمن لە پرۆسەی خوێندندا دەوری خۆی هەیە ئەوەی کە باسم لێوە کرد ئەوەندە ڕۆژەماوە ئەو عاملی زەمەنە من پێم وایە قەت مامۆستا و قوتابیان توانای ئەویان نییە لە عوتڵەیە لە گەرمایە دەوام بکەن بۆ نمونە زائیدەن خەمساردی حکوومەت بەوەیە کە ئیدامە و ئیداری مامۆستای بەڕێز نادا لە ڕووی دەرونیەوە هەمووی داڕوخاوە لە جیرفانی پارەی پێ نیە بۆیە ئێمە حەقی تەواو دێن بە مامۆستا کە بەڕاستی بەم شێوازە بیر لە پرۆسەکە ئاکات و لەم لاشەوە حکوومەت ئەوە بەڵام ئەوەی کە بە ڕەهینە گیرا و قوتابی خوێندکارم لەگەڵتام بۆیە لە ئێستادا لە بینی ئەم دوو بەرداشەیە فعلەن ئەبێ هەردوو لە بیر لە چێ بکەنەوە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی مرکزی کە ئێستا بەڕاستی ئەو باڵی باشکردنی وەزعی دارایی لە ئەستوی ئەم دوو حکوومەت هەیە بێنە سەرخەت بە جددی و خەمخۆری پەروەردە بن مامۆسایانی بەڕێزیش کادرانی پەروەردەی بەڕێزیش بەڕاستی ئەبێ بیر لەوە بکەینەوە کار چەندە بە دەستخۆشیەوە ئێڵە زۆربەی زۆری مامۆستایان بەوانەشەوە کە ناڕازین و ئێستا هەوڵەکانی خوێندنیان بەجێهێشتووە خەڵکانی دڵسۆز و پەروەردەیین بەڵام بەشێکی لە ناچاریە لێشتان ناشارینەوە توێژی مامۆستایانیش تێکەڵە بە ئەموری کاریگەری حیزبی ئەمە کە ئەم مەجای تێدانە ئەوانەش هەر هەمویان پێم وایە حەقەبێنەوە سەرخەت پرۆسەی پەروەردە بکەن بە خاتری قوتابی خوێندکار بۆ ئەوی لەم بە ڕەهینەگرتنی قوتابی خوێندکارەیە ئەوەندەی تر پاڵەپەستۆ نەخێنە سەر قوتابی خوێندکار لە کاتێکا قوتابی خوێندکار خۆی هەست بەم مەترسیە ناکا بە حکمی تەمەنی ئەوەی منداڵە ئەوەی هەرزەکارە بە هەمان شێوە ڕەنگە بتوانێت فەراغی خۆی پڕ بکاتەوە بە نامەسئولانە لەو کاتەیەکە بێ بخوێنە ناخوێنێ بەڵام قوتابی خوێندکارانی قۆناغی ئامادەی و زانکۆ زیاتر هەستی پێ دەکەن هەست تەماشاش بکەین لە ئێستادا لە قۆناغی ئامادەی دەوام باشتر هەیە بۆیە توانای مواجهەکردن یا توانای داواکردنی مافی قوتابی خوێندکاریش بە حکمی تەمەنی مەحدودە ئەگەر قوتابی خوێندکار لە قۆناغی باخچەی منداڵانەوە تاکو کۆتا ئەمانە هەر هەمویان بەستیان بەو بەرپرسیارەتە بکردە هەستیان کردایە ژیانیان لە مەترسیایە ئەوان قبوڵیان ناکرد کە دۆخە لە بینی حکوومەت و لە بینی ئەمریکای باز دەکرێت لە بینی مامۆستای ناڕازیە بەم شێوازی لە بەسەر بێت زەنگی مەترسیمان لێداوە ئێمە بە مستەمڕی هۆشداری دەدەین دیارە سیستمی وڵاتی من و تۆ مەرکەزیە ئێمە سەر و خۆمان ئاگادارەکەین لەم هۆشداریە بە یاداش ئاگادارمان کردو نەتەوانێت چەندین جار لەم کەناڵ لە سایتەکان قسەی لەسەرەکەین و دوجاریشمان لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردە یادداشتێکی گەورە و گرانمان ئامادە کردووە بۆ ئەوەی کە بیگەینە بە بەرپرسانی یەکەم چکە پێمان وایە لە ئێستادا بەرپرسیارەتی چۆتە زۆر ترۆپکی ناوەم دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەوێەوە بڕیار نەدرێ ئەم دۆخە باش نابێت بۆیە یادداشتێکی چەند لاپەڕێمان ئامادە کرد بۆکو بەرپرسانی پەروەردەی دەڤەری سلێمانی بە تایبەتی کە بیگەینە سەر و خۆمان بڵین شاری سلێمانی لەبەر دۆخی مەترسیدای لە ڕووی پەروەردەییەوە ئەگەر ئێوە بێن زۆر بە دڵسۆزانە بێن ئەم خاڵبەندێکی ئێمە ئامادەمان کردو لەگەڵمان نابن بۆ چارەسەرکردن پێم وایە دۆخی پەروەردە ئەخینەوە سەرسکەی خۆی ئەگەر لە 100% چاکی نەکەینی خینەوە دۆخێکی باش. بەڵێ قوتابی ئەتوان بڵێم خشتی پرۆسی پەروەردە و فێرکردنە ئەگەر خشتێک بە لاری دابندرێ بێگومان ئەم لاری خشتە هەمیشە تا سەرەوە بە لاری ئەڕوان بە دڵنیایی قوتابی زەرمەندی یەکەم و سەرێکی پرۆسی پەروەردە و فێرکردنە قەیرانەکانی پەروەردەیە لەگەڵەوە مامۆستایان لەسەر حەقن بەڵام زەرمەند قوتابیانن قوتابیان بە دوو ئاراستە زەرمەندن بە ئاراستەی یەکەمەوەی کە لە قوتابخانە وانەکانیان ناخوێنن باش فێر نابن باش لە وانەکان نازانن بناغەیەکی فاشیل و
تەویان نییە یعنی شەڵیان هەیە بۆ ئەوی کە بچنە قۆناغێکی تر لەلایەکی تریشەوە قوتابی زەرمەندە بە تایبەتی ئەوانەی کە کوڕی مامۆستاکانن کوڕکچی مامۆستاکان و مۆزەفەکانن لە هەرێمی کوردستانە چونکە ئەم قوتابیە باوکی نیەتی تا ئەم بێنێت لەگەڵی بێ بە هاوکاری بێ بە پرۆسی پەروەردە و فێرکردن لەگەڵەوەشدا باوکی مامۆستاکانیش ناتوانن بێن بەدەم قوتابیەکانەوە بۆیە قوتابی لە هەرێمی کوردستانە زەرمەندی یەکەم و سەرەکی پرۆسی پەروەردە قەیرانە دروستکراوەکانی پرۆسی بەردەم پەروەردە و فێرکردنن و هەروەها ئەم قوتابیە یعنی بە بێباکانەی حکومەت بە هەستی نابەرپرسیارانەی حکومەت دێت ساڵێکی خوێندن تەواوەکە لە 40 بۆ 30 بۆ 40 مادەکان وەرەگرێ بۆیە لە 130 بۆ 40 فێرێ بێ لە قۆناغی دوای ئەوە پێویستەکەی قۆناغی پێشتری بزانێ نایزانێ لە قۆناغی دواتر ئەبێ دوو قۆناغی پێشتر بزانێ نایزانێ لەبەر ئەمە زەرمەند دەبێت لەبەر ئەمە تەسیرە کاتە سەر ئاستی زیرێکی و هۆشیاری قوتابیان سەر ئاستی فێربوونی قوتابیان ئەمەش بە ئاشکراش بینیمان بۆ نمونە لە ساڵانی پێشووترا یەکەمەکان زۆر لە ئاستێکی بەرزترا بوون یەکەمەکان لە ناوچەیەکی دیاریکراوە بوون بەڵام لە ساڵی ڕابردوو بە ئاشکرا بەڕوونی دەرکەوت کە قوتابی خوێنکار چ زەرمەندێکە یەکەمەکان چەند ئاستیان هاتە خوارەوە ئەو ناوچەیە کە تەختی هەموو کوردستانیە کرد کە ناوچەی پێوترا ناوچەی بایکۆتی مامۆسایان لەگەڵ ڕێزم بۆ مامۆسایان چۆن ئاستی زانستی قوتابیان هاتە خوارەوە چۆن نمرەکانیان کەمی کرد کە ئەمەش ئێسا مامۆسایان خۆیان گرفتارە بن ئەگەر ئەم پرۆسەیەش چاک بێ ئەبێ مامۆسایانی بەڕێز لە ساڵانی داهاتوو قەرەبووی ئەم ساڵانەیش بکەنەوە کە حکوومەتی هەرێم یعنی پاشەکەوتی زۆرە ملەی موچەی بەسەرهێنان ئەوانش بە ناچاری هۆڵەکانی خوێندنیان چێش بۆیە من یعنی ئەتوان بڵێم بە هەستێکی پڕ لە خەفەتەوە بۆ قوتابیانی هەرێمی کوردستان ڕایەگەیەنم کە قوتابی خوێنکار لە هەرێمی کوردستانە هیچ لە پرۆسی پەروەردە فێر نەبوو هیچ لە بواری فێرکردنیش هەم لە بواری پەروەردە هەم لە بواری فێرکردن فێر نەبوو بەهۆی ئەوەی کە لە 160 ساڵێک 6 ساڵێک هەفتا کەمتر زیاتری کاتەکانی لە ماڵەوە بەسەر برد بەداخەوە قوتابیەک لە پۆلی یەکی بنەڕەتیە پێویستە هەموو پیتەکانی زمانی کوردی فێر ببێ پێویستە لەگەڵ ژمارەکان بە باشی فێر بێ بەڵامەوە نیوەی قوتابخانە ڕۆژ قوتابی یەک تا ئیسا کەمتر لە نیوەی پیتەکانیش فێر بووە کەمتر لە نیوە فێر بووە ناتوانرێ بەم کاتەی کەماوە قەرەبوو بکرێتەوە ئەمەش بەداخەوە بۆ ئەو حکوومەتەی بۆ ئەو دەسەڵاتەی کە نەوەکانی ئایندەی ئەم وڵاتەی بە بێباکانە پەروەردە ئەکات بە نەقس ئەتوان بڵێم بە ناتەواوی پەروەردەیانەکات فێریانەکە و ساڵێکی پێشیانەخا بۆ ئەوەی دوایی هەم بە ناتەواوی بێنەوە ناو خەڵک خزمەتکەن خزمەتەکەیشان ئەو کاتە بەو جۆرە ئەبێ کە ئەوان لەسەری فێر بوون و لەسەری پەروەردەکراون. بێگومان پرۆسەی پەروەردە و لە ناویشە قوتابی خوێندکار و کارکتەری وەرگر لە پرۆسەکە ئەبنە قوربانی کە ئەمە لە ڕاستیدا بە پلەی یەکەم و مەسئولی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستانە چکە ئەم حکوومەتە لە ڕاستیە بە معنای کەلیمە شکستی خواردووە لە دابینکردنی لایەنی کەمی ژیان لایەنی خزمەتگوزاری و پاراستنی ئەمنیەت و ئاسایشی هاوڵاتیان چونکە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە نەکرد لە بواری دابینکردنی ژیانی ڕۆژانە و شایستە داراییەکانی موچەخۆر و مامۆسا ئەمە بۆ ژێرخانی پەروەردەش ڕاستە ئێستا لە هەرێمی کوردستانە پێویستیان بە ژمارەیەکی زۆر لە قوتابخانە هەیە لە خوێندنگا هەیە بۆ ئەوەی ئەو بۆ شایانی کە هەیە پڕیکەنەوە لە دوای ئەم 2014ەوە ڕەنگە بە شێوەی تاکوتەرە ئەگەر لە شوێنێک خوێندرگایەکی تازە دروست کرابێ یاخود ئەو خوێنگانش کە پێویستیان بۆ نۆژەنکردنەوە هەیە زۆر بە دەگمەن دەتوانرێت نۆژەن بکرێنەوە بۆیە هەم لە ئاستی ژێرخانی ئابووریە هەم لە ئاستی ژێرخانی پەروەردەیە هەم لە ئاستی سەرخانی پەروەردەیە لە مەسلەی پرۆگرامەکان کە تەواو ناکرێت لە مەسلەی ڕۆژەکانی خوێندن بۆ نەگەر ستاندارد لە نزیکەی 190 ڕۆژ 180 تا 190 ڕۆژ بێت کە ستانداردێکی زۆر ڕێکوپێکیش نییە بەڵام لە هەرێمی کوردستانە بەگشتی وا هاتووە لە ساڵانی ڕابردووە ئەوە ئێستا بینیت زۆر لەو ئاستەکەمترە هەر بۆ نمونە ئێستا لەم کاتێکە کە قساکەین بایکۆت کراوە لە بەشی هەرە زۆری خوێندنگاکانە ینی ئەم ساڵ توانین بڵێم بە شێوەیەکی ڕێکوپێک تەنها مانگی 10 11 دەوام کراوە
ینی ئەوە ئێستا ینی 4 مانگ حساب بکات 2 مانگی جا یا دەوام نەکراوە یا پشوو بووە یاخود ناوە بایکۆت کراوە یا سەرقاڵی تاقیکردنەوەکان بوون بۆیە ینی ئەمە تۆواکە نەتوانانی پرۆگرامەکە تەواوکەی کە نەوتوانی پرۆگرامەکە تەواوکەی بێگومان کاریگەری ئەبێت لەسەر ئەم قوتابی خوێنکارە بۆی چۆن لە پۆلێکەوە چێتە پۆلێکی تر لەبەرەوەی پرۆگرام وەکو خەڵقەی زنجیر وایە بەسراون بەیەکەوە لە پێش باخچەوە بۆ باخچە و بۆ خۆناغەکانی بنەڕەتی و بۆ قۆناغی ئامادەیی و قۆناغی زانکۆیی هەموومانە بەسراون بەیەکەوە وەختێک کۆ تۆ ناتوانی لە شوێنێکە هیچێک لەم ئەڵقانە ئەبچڕێت کاریگەری گەورە بەجێ دێڵە لەسەر ئەڵقەکانی تر بۆیە بە بێگومان کاریگەریشی گەورەی هەیە لەسەر پرۆسەی خوێندن و لەسەر خوێنکار و قوتابیش و کارکتەرێکی وەرگرت لە ناو پرۆسەکە کە ئەمە مەسئولی یەکەم لێی حکوومەتی هەرێمی کوردستانە کە شکستی خواردووە لە تەمینکردنی ژیانی مامۆستایان و موچەخۆرانە. پایەکانی پرۆسەی پەروەردە هەم قوتابی هەم مامۆستایە. تۆ مامۆستا کەسایەتی ئەشکێنی مامۆستا برسیەکەی مامۆستا نایڵی ئیشەکەی خۆی بکە کەواتە بە هەمان شێوە پایەکی کەری کە قوتابیەکەش زەرەرەکە کەواتە زەرەرەکە مامۆستا تایە سەبەبی ڕئیسی نییە بەڵکو سەبەبی ڕئیسی ئەو سیاسەتەیە ئەو پرۆسەیە ئەو وەزارەتەیە ئەو حکوومەتەیە کە مامۆستاکەشی کرۆ بە قوربانی قوتابەکەشی کرۆ بە قوربانی. ئێمە مامۆستا و قوتابی سیرەکەین نابێت قوتابی بە شتێکی جا سیرکەین مامۆستا بە شتێکی جا سیرکەین کاتێک کە هەردووکیان چ ناو پرۆسەکە هەردووشان برسین بۆچی گلەی کرێکە قوتابی برسیە و نابێ دەرزی پێ بوترێ بەڵام پرسیار نەکرێت لە مامۆستاکە ئەی مامۆستاکەش برسیە چۆن بە هاتوچۆ بکات لێرەوە مەسەلەن بۆ سەیسایەق یا بۆ ڕانە یا بۆ قەڵاتزێ یا بۆ هەردیەکی کە ئەم مامۆستا بە چێڕە خۆ بە پێ ناڕوە خۆ سەردەمەکە سەردەمی ئەوە نییە بە پێ و بە عیمە بە گوێ درێژ بڕێ کاتە بێ بە بیر لە هەردووشانکەیتەوە وەکو پایەیە پایە ئەساسیەکە لە پرۆسەی پەروەردەیە مامۆستایە پایەکەی کە هەمومان خزمەتیەکەین قوتابیە ئێمە نمونونەکەی کە قودووەکەی کە مامۆستایە تێک و پێکمان شکانووە پێشی ئەڵێن مادەم تۆ برسیشیت و بێپارەشت و بێوەزعی ئەبێ مامۆستایەکی چاکیش بی دەوامیش باش بکەیت پرۆسەکەشمان بۆ بەری بەڕێوە کەواتە گلەیەکە ئاوا بکرێت گلەیەکە لە مامۆستا ناکرێت بە وەکو تەرەفێ مامۆستا تەرەف نییە ئەو پرۆسەیە تەرەفە ئەو حکوومەتە تەرەفە کە مامۆستاشی وەکو قوتابی هەردووچان لەم وەزعەیە تێک و پێکشکانەوە وەکو پایەک لە پایەکانی پرۆسەی خوێندن ئەتوانی هەردووکی ڕاستە بەڵام ئەوەی کە من ئەڵێم مامۆستاش تیا مزەحیە مامۆستاش تایە مافی خوراوە نەک تەنها قوتابی تەنها وا دەرکەوتووە کە قوتابی مافی خوراوە بەڵام مامۆستاش مافی خوراوە ئێمە مشکلەکەمان لێرە کاگیامن مشکلەکە کە ئێمە سەیری خەمەکەکەین سەیری مشکلەکەکەین لە یەک ڕوانگەوە سەیریەکەین پرۆسەی پەروەردە مامۆستایە قوتابیە قوتابخانەکانە بیناکان لەگەڵ منهەجە ئێمە ئەم چوارە ئەبێ وەک یەک سەیریکەین کاتێک کەسێکگێت کە لە جێ خۆی دانەنراوە بە حەقی خۆی نبووە ئەو پۆستەی وەرنەگرتووە مامۆستاکە وا لێکە قوتابیەکەش خەمسار دەبێ و ئەبێ بە مزەحی منهەجەکەش تێکەیە لە کۆتایە پرۆسەکەمان ئەم پرۆسەیە بێ کە کەسمان پێی کەشبینی. وەک ئاماژەم پێدا تەنیا بەوە ئەکرێ هەمومان خەمەکان بابڕین کێشەکان گرفتەکان سڕاعەکان وەلانین بیر لەوە بکەینەوە بڵێن قوتابی خوێندکار ئەگەر ئەم 40 ڕۆژە دەوام نەکەن ساڵی خوێن نەچێتەوە بەر مەترسی من پێم وایە گاڵتە بە خۆمان دەکەین ئەگەر بیر لە هەندێک حەلی تر بکرێتەوە بۆ نمونە بیر لەوە بکرێتەوە بڵێن وەرزیەکەم ئەکرێ زەربی دوو بکرێت کە ئەمە شتێک نییە بکرێ بە ساڵی دەرچوون ئەی توانای معریفی قوتابی خوێندکار ئەو قوتابیە دەچێتە زانکۆ لە پۆلی 12 بەم وەزع نەفسیە خراپەی کە سوکار و خانەوادەکەی بە خودی خۆی کە ناتوانێ بە پێی پێویست خانەوادەکەی پێداویستەکانی بۆ دابین بکە یاخود قوتابیان و خوێندکارانی خۆناغەکانی تر خۆناغی متەوەستە خۆناغی بنەڕەتی ئەمانە
بە توانایەکی زۆر لاوازەوە چکە ئێمە لە مەنهەجا بابەتێکمان هەیە پێی دەڵێن مەنهەج بۆ خۆی وابەستەی یەکن و بە دوای یەکا بە سیلسیلە هاتوون بە تەسەلسولێکی حەلەزۆنی هاتوون تۆ کاتێدا ئەبڕێ لە چەند فەسڵێکی بابەتی بیرکاری بۆ نمونە دڵنیا دەکەم ساڵێکی کە باجەکەی ئەدەی بۆیە ئەبێ مامۆستایانی بەڕێز ئەمانەی کە ئێستا ناڕازین و ئەوانەشی کە ئێستا لە دەوامن بە دەستخۆشیەوە بەس بە مەترسی ئەم دۆخە بکەن من پێم وایە باشترین فرسەت بۆ ئەمە ئەوەیە ئێمە بڵێن حکوومەتی هەرێم خەمی خۆت بۆ خۆت بەڵام لە ئێستادا هەرچی چۆنێکیش بێ بەسکی برسیش بێ من بتوانین خۆناغی خوێندن ڕانەگرین چونکە من پێم وایە ڕاگررتنەکە و مەترسی جێنا بە داماژەی پێدەدەی ڕۆژ بە ڕۆژ لی نزیگە بینەوە لە کۆتاییدا باجەکەی قوتابی خوێندکار دەیدا لەویش خەتەرتر باجەکەی من پێم وایە کۆمەڵگە دەیدا چونکە کۆمەڵگەیەکی ڕەنگە بڵێم بە کەم و کورتی ئەم جیلە بەڕێەکە لە داهاتوودا لە ڕووی زانستیەوە ساڵی 2015 زۆر دوور نییە کە کۆنگرە بەسترا بەڵام پێمان وا بووە گۆڕانکاری ڕیشەیی لە فەلسفەی پەروەردەیی لە شێوازی کاری پەروەردەیی بەداها دەکرێت بە دارایی دەکرێت ئێمە کۆنگرەیەکی چڕوپڕمان کرد ساڵی 2015 زۆر گۆڕانکاریمان کرد لە جومگەکانی پەروەردەدا بە 5 تەوەرەی زۆر ڕێکوپێک هەموو خەلەلەکانمان ئاماژە پێدا و چارەسەریش کە خراوەتە بەردەمی ئەنجومەنی وەزیران بە بەهانەی ئەوەی کە ئەوەی تێچووی نیە جێبەجێ بکەن و ئەوەی کەشی کە پارەی تێدەچێت ڕابژیرێ من پێم وایە کۆنگرە بەستین لە ئێستادا بەبێت داهات هیچ ناکرێت بۆ نمونە لە ئێستای خەلەلی گەورە و گرانی ئێمە چییە؟ خەلەلی گەورە و گرانی ئێمە مەسەلەی کەمی بینایە کە قوتابی خوێندکار لە ئێستادا بە زۆر بەناشایستە لە مەکتەبەکاندا لە ناو پۆلەکاندا لە قەرباڵغیدان خەلەلی ترمان توانای زانستی مامۆستایە لە ڕووی نەکردنەوەی خولی بەردەوام بۆ مامۆستایان ئەمانەش هەم بە تێچوو دەکرێت دیارەکە ئەو پارەیە نەبوو لە بەردەستدا حکوومەتیش بەهانەکانی لەم ساڵانی ئەخیردا بۆ دروست بوو چکە کۆنگرە بەسترا حکوومەت ڕوبەڕووی جەنگی داعش بوو بۆ وانێ داراییەکانی هەمووی تەخسیس کرد بوو بۆ ئاوارە و بۆ جەنگ و ئەوانە بەهانەیەکی هەبوو بۆیە وەکو لە ڕووی تیۆری و ئێمە کۆنگرەکەمان بەستووە ئەجنداکەشی ئامادەیە مجرد ئەوەی ماوەگەر ڕاستپەردەکانی جێبەجێ بکرێن پێم وایە توانین گۆڕانکاری باش بکەین ئەوەی کە شەقام داوای دەکە ئەوەی کە ئەحزابی معارەزەش داوای دەکە ئەوەی کە ئەحزابی تریش داوای دەکەن لە سەبارەت بە گۆڕانکاری لە سیستمی ئیداریە کە پەروەردەش بەشێکە لێی من پێم وایە لە ناو کۆنگرای جێگەیمان بۆ کرد بوانێ حتا دەستا و دەستکردنی لە ئیداریەکانی لە وەزیری پەروەردەی بەڕێزەوە تا خوارە بەڕێوەبەرێکی قوتابخانە لە ناو کۆنگرای معالەجەمان کردبوو بێجگە لە مەسائیلی دەورات لە هەموو بابەتانی کە پێیوەستە بە گۆڕانکاریکی ڕیشەیی لە فەلسفەی پەروەردە لە وڵاتی ئێمەدا هەمووی ئاماژەی پێدراوە بەڵێ ئێمە ئامادەمان کردووە و تەسلیمی بەڕێز بەڕێوەبەری گشتیمان کردو بۆ ئومێدەی بە زووترین کات هەرچەندە کاتەکە تۆزە درەنگ بوو بە زووترین کات چاوپێکوتمان بۆ ئەساس بدا لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەتیان بەڕێز جێگرەکەی طبعا دیارە بە سیلسیلە ئەڕۆین هەموو ئەو بلایەنەمان لێبەر ئاگادار کردو چونکە پێم وایە چارەسەرەکەی ئێستا لای بەڕێوەبەری گشتیش نەماوە لای بەڕێز وەزیری پەروەردەش نییە بە حکمی مەسەلە داراییەکە بەڵێ وەڵی پرۆسی پەروەردە و فێرکردن بە تایبەت لە هەرێمی کوردستان تا عقلێتی سیاسی لە هەرێمی کوردستان بەم جۆرە بێت تا کاراکتەرەکانی پرۆسی پەروەردە و فێرکردن کاراکتەرێک بن نەشارەزا لە بواری پەروەردە و فێرکردن پرۆسی پەروەردە و فێرکردن بە خراپترە بێ باشتر نابێت بەڵام ئەوەی کە پێویستە بکرێت پێویستە پێداچوونەوەیکی باش بە هەموو سێکتەری پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا بکرێتەوە لە سەری هەرێمی پرۆسی پەروەردە و فێرکردن بۆ خوارەوە هەموو خەڵکی پرۆفیشنەڵ دابنرێ خەڵکانێک بن کە ئەم پرۆسە بە خەمخۆری بەڕێوە بن خەمخۆری و دڵسۆزی سەرێکی ترین کاریان بێ لەگەڵەوە پێویستە حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بە تایبەت خەمی پەروەردەی ڕۆڵەکانی هەبێ قەرەبووی ئەم کاتە خراپانە بکاتەوە و هەروەها بەدەم ژینگی قوتابخانەکان بەدەم ئاستی پەروەردە و هۆشیاری قوتابیان کردنەوەی خول بۆ مامۆستایان کە ئێستا بۆ نمونە لەگەڵ گۆڕینی مەنهەجەکانی پرۆسی پەروەردە و فێرکردن پێویستە مامۆستایانیش خولی شیاندنی زیاتریان بۆ بکرێتەوە ژینگی قوتابخانەکان چاک بکرێ پێویستە کۆنگرەیەکی پەروەردەیی دوور لە هەموو دەستێوەردانێکی حیزبی و ئەوەی کە ئەمە بۆ فڵانە حیزب بوو ئەم ئەبێتە شاباش بۆ فڵانە حیزب یان بۆ فڵانە حیزب دوور بێ لەمە کۆنگرەیەکی پەروەردەیی بکرێت لەم کۆنگرەیە نەخشەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان جارێکی تر دابڕێژرێتەوە بەو جۆرەی کە لە سیستەمی پێشکەوتی وڵاتان سوود وەربگرێ
بگیرێ و ڕۆڵ و پێگە و یعنی سەیری کوردستانیش بکرێت کە سیستەمێک بێ بۆ تاچی کوردی بۆ مناڵی کوردی بشێت یەکان گیر بێ لەگەڵ دابوو نەریتەکانی کۆمەڵگەی کوردیە هاوتەری بێ لەگەڵ بنەمانە گۆڕەکان و ڕەسەنایەتەکانی میلەتی کووردا چونکە میلەتی کورد کۆمەڵێک ڕەسانایەتی و تایبەتمەندی خۆی هەیە کە نەگۆڕن پێویستە ئەمانە لە پرۆسی پەروەردە حسابیان بۆ بکرێت بەداخەوە پرۆسی پەروەردەی ئێمە ئەگەر بەم جۆرە بڕواکە هەر ڕۆژە و قەرارێ بدرێ قەرارەکە چەند مانگێکی مابێ بۆ ئەوەی کە کۆتایی بۆ نەوەنە ئەم ساڵ قەرارێکە درێ ئێستا بۆ سەری ساڵ ئێستا ئەدرێت کە پێویست بوو لە سەرەتا بنرایە پێویستە پلانی پەروەردەیی بە زووی یعنی لە سەرەتای ساڵدا بنرێت پێشکردنەوەی قوتابخانەکان پلانێکی پەروەردەیی گشتگیر هەبێ لەم پلانە پەروەردەیە تەختی هەموو ساڵەکەی کردبێ نەک بۆ نمونە پلانەکان بە پێی میزاجی شەخصەکان لە مانجێک بۆ مانجێکی تر بڕیاری لەسەر بدرێ بڕیارەکان گشتاندنی بۆ بکرێت ومێدەوارم یعنی دەسەڵاتداران ئەوانەی کە بەتەنگ پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان خەمی پەروەردەی ڕۆڵەکانیان هەبێ ڕۆڵەکانی ئەوان ڕەنگە بەشێکیان لە خوێندنگە و قوتابخانە ئەهلیەکان بن لەوێ بەباشی فێرە بن و بە باشیش پەروەردەکرێن بەڵام پێویستە خەمی ئەو خەڵکیان بێت کە لە دوورترین گوندی دوورە دەستترین گوندی ئەم وڵاتەیە لە دوورترین ناحیە و قەزا و شارەکانی ئەم وڵاتەیە پێویستە خەمی هەمویان بخۆن چونکە ئێمە بە هەمومان نەوەکانی داهاتوو بە هەمویان نەخشێنەری داهاتوی ئەم وڵاتن ئەگەر ئەمان ناتەواوبن بە دڵنیایی داهاتوی ئەم وڵاتەمان لەمە بەردەم مەترسیدایە و بەردەم مەترسیەکەش لە ئەخیرا لە کۆتاییە هەمومان بەر ئەوە ئەکەوین کە زەرمەندی دەستی ئەم سیستەمە سەقەتەوین کە ئێستا لە هەرێمی کوردستان لە بواری پەروەردە پیادە ئەکرێت. لە ڕاستیە پرۆسی پەروەردە خوێندنی باڵاش ئێمە لە قەیرانی گەوران ئەگەر ئێمە قسەکان چڕکەینەوە لەسەر پەروەردە ئێمە کۆمەڵە گرفتمان هەیە گرفتی بەشێکی وەکوتم ژێرخانی خوێندنە لە مەسەلەی بینا پێداویستیەکان پێداویستی تاقیگەیی هۆیەکانی فێرکردن و وانەوتنەوە لە قوتابخانەکانە ئەمە یەکێکە لە کێشە هەرە قوڵ و هەرە دیارەکانی قوتابخانەکان لە ئێستا هەرێمی کوردستانە کەمی ژمارە قوتابخانە دروست نەکردنی قوتابخانەی نوێ دیوەکی تریشی پەیوەندی بە سەرخانەوە هەیە ئەویش بۆ یاسایەکی پەروەردە و فێرکردن ڕێکوپێک نیە لە هەرێمی کوردستانە ئەو یاسایی کە هەیە کاتە تەنزیمی هەیکەلی وەزارەتەکە پرۆگرامەکانمان ئاستی پێویستانیە با بڵین فەلسەفەیەکی ڕوونی پەروەردەیمان نییە ئەمە وەکو ئەو کێشانەی کە پێش 2014 و قەیرانی داراییشە بۆ سەرباری هەموو ئەمانەش لە ئێستادا مەسلەی بایکۆت و دەوام نەکردن هاتوتە سەریشی کەواتە پرۆگرامەکانی خوێندنیش تەواو نابێ ژیانی مامۆسات تەئمین کراو نییە کە ئەمە ئیشە سەرەکیەکەیە وەختێک کە ژیانی مامۆسات تەئمین ناکرێت مامۆسا پەنا ئەبا بۆ ئیشی دووهەم لە ڕاستیە ئەمە بۆ خۆی لە خۆیە وای لێ دێ کە ئیتر هەم خوێندکارەکە کە مامۆستاکەیە بینیە بەم ژیانەشەوە ناتوانێت ژیانێکی ئاسایی تێپەڕێنێ بۆیە ئەبینی ئەمە وای لێکا ڕەنگە خوێندکاریش قوتابیش ئەو هاندان و با بڵین بەهاناوە چوونەی بۆ خوێندن نابێکەواتە وازێنان لە خوێندن پێیا بێ کە قەیرانی داراییە بێت سفرەی ماڵەکان بەتاڵە بێت دەرونی مامۆسانە ئارامە بێ هەموو ئەمانە کاریگەری قورسی هەیە بۆیە بۆ بنبڕکردنی هەموو ئەم شتانە پێویستمان بە لە ئێستادا بە خێرایی مەسەلەی تێپەڕاندنی قەیرانی داراییە مەسەلەی دابینکردنی شایستە داراییەکانی مامۆستایان و موچەخۆرانە کە ئەمە هیچ بەهانە هیچ بیانوویەک نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت موچەی مامۆسایان و موچەخۆران دابینکە و دیوەکەی تریشی مەسەلەی درێژخایەنەکانەوە کەوەی کە پەیوەندیدارە بە ژێرخانی کەرتی پەروەردە و خوێندنەوە ئەوە بڕوای من بۆ ئێستا نابێ حکوومەتی هەرێم بە هیچ جۆرێ بڕووبیان و بێنێتەوە لەوەی کە نتوانێت لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە ڕێبکەوێت لە چوارچێوەی دەستوری عراقیە و بە هەمان شێوەش حکوومەتی عراقیش ناکرێت لەوە زیاتر ئیتر سزای خەڵکی کوردستان بدا لە پێناوی چەند سیاسیەکی شکست خواردووی بازرگانی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەگەر سزایەک هەیە پێویستە سزای ئەو مەسئولانە بدرێ کە ئەم ڕۆژیان بم ڕۆژەگەیاندووە بۆیە پێویستە لەسەر هەردوو ئاستەکە بە خێرایی ئیش بکرێ بۆی ئومێدێک بۆ پرۆسەی پەروەردە و خوێندن بگەڕێتەوە لە هەرێمی کوردستانە کە ئێستاکە نزیکەی 2 ملیۆن قوتابی
لە خوێندنایە ینی ملیۆنێک و 700,000 بەرەو ژوورە ئەوانەی کە ئێستا لە پرۆسی پەروەردە خوێندنیان کە وە ژمارەی مامۆستایانیش 126,112 مامۆستایە کە ئەمانە هەمووی بریتین لە بەشێکی هەرە زۆری کۆمەڵی کوردەواری کە ئێستاکە لە قەیرانێکی قوڵ و لە ناومێدێکی زۆرە ئەژی هەم خوێنکار هەم پرۆسی پەروەردە و فێرکردن. بە بڕوای من بە موشەکە لایەنی کەم ئەڕۆینەوە پێش 2014 لایەنی کەم دەوام ئاساییە بێتەوە ڕۆژەکانی دەوامەکو خۆی لێدێ جۆرێک لە گڕوتین پیا دەبێتەوە و ئەوی تریشی کێشەی قوڵ و مزمینن بەنسبەت پرۆسی پەروەردە خوێندنەوە کە وەکوتم پەیوەندی بە یاسا و فەلسەفەی پەروەردەی و ژێرخانی پرۆسی پەروەردەوە هەیە ئەمانە دەبێت حکوومەتێکی کارا و ڕێکوپێک پلانی کورتمەندا مامناوەنجی و پلانی درێژخایانیان بۆ دابنێ بۆ ئەوەی لە ڕاستیا پرۆسی پەروەردە خوێندن بچێتە ئاستی ئەو ستانداردەوە کە لە جیانە هەیە لایەنی کەم بچێتە ئاستی ئەو کۆنگرە پەروەردەیانەوە کە لە 2007 و بەدواوە بەسراوە کە باسی ئەوە کراکە نیزامی ئێرە وەکو نظامی سویدی لەکەن. بەڕێی من پرۆسەی خوێندن وەکو دروستکردنی بینایە گوایە. ئەگەر وەستاکەی خراپ بێ، ئەگەر ئەدەواتەکان خراپ بێ، یان ئەگەر سەرپەرشتیارەکە خراپ بێ، هەر سێکیان بەیەکەوەن، هەر هەموو ئیشەکەی ئێمە بەیەکەوەیە. قوتابێ بێ پشتیوانی مامۆستا بێ، مامۆستاژە بێ دڵسۆز بێ، لە عینی کاتشا بێ سیستەمەکە هەردووکیان بەیەکەوە گرێ بە کە کەم و کورتیە لە قوتابخانەکان، کەم و کورتیە لە مەنهەجەکان، کەم و کورتی هەیە لە ئەدای مامۆستاش. ئێمە مامۆستاین ئەبێ بڵێن دانی پیا بنین کە ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە، وەک پێویست نەمانتوانیوە لەگەڵ ئەو خەمە گەورەیا بین. بەڵام هەڵبەتە هەموو مامۆستایان ناگرێتەوە، وەکو چۆن هەموو سیستەمەکەش هەموو حکوومەتەکەش خراپ نییە، خەڵکی باشی تایە، بەڵام ئەوەی کە دەسەڵاتی هەیە لە پەروەردەیە خراپە، ئەوەی کە ئەتوانێ منهەجەکەت بگۆڕێ نایگۆڕێ، ئەوەی کە ئەتوانێ مامۆستا بە ئاراستێکی کە بەرێ نایبە. ئێمە وینەکە بەو شێوەیە بێ. ئەم چارەسەرێکی هەمەلایانەیە بە تەنها بە مامۆستا ناکرێت و بە تەنها بە قوتابیش ناکرێت و بە تەنها بە منهەج و قوتابخانەکان ناکرێت، بەڵکو ئەبێت سیستەمێک بێ هەمومان دڵسۆز بین بە باوکی قوتابی و دایکی قوتابیەوە، بە قوتابیەوە، بە مامۆستاوە، بە هەر هەمومان ئەو پرۆسێ تەواوەکەین. ئێمە هەمومان کۆڵەکەمان ناوە بە پشتی مامۆستای داماوە، مامۆستا تۆ خۆت ئەو شتانەکە، مامۆستا بە تەنها ناتوانێت. ئەگەر سیستەمێک نەبێ مافی بپارێزێ، سیستەمێک نەبێ ئەرکەکانی بۆ دیاریکە، سیستەمێک نەبێ لی پرسێتەوە، ئەم سێشتە ئەتوانێت مامۆستای باشە باتێ. ئێمە هیچ کاتێ مامۆستامان نەهێناوە خولی باشی بۆ بکەینەوە لە هەموو بوارەکانە، خولی بەشی هینی بۆ بکەینەوە قوتابی کە گەورەترین هی نائلمە نەفسی طفلی پێڵێن کە چۆن قوتابی ئەخوێنیتەوە، چۆن مناڵە خوێنیتەوە، مناڵە مشاکسە بۆ مشاکسە، مناڵە دزیەکە بۆ دزیەکە، دەسەبا بۆینی مناڵەکەی ڕەفیقی بۆچی بۆ ئێبا، ئەگەر مناڵە بێ تعدا لە مناڵێکیکەکە سەبەبی چییە؟ باگراوندێکیە. ئێمە ئەم ژنانەمە هەمووی لەبیر کردووە، یین بەسەر جۆلاکی مامۆستا ئەگرینەوە و مامۆستا تۆ بۆ دەوام ناکەی. بڵێ مامۆستاش حەقا ئاوڕێک لەوە باتەوە، ئایا تا چەند ئیسفادەمان کردووە لێ کە دەوام ناکەین و تا چەنە زەریشمان کردووە لە خۆمان و لە نەوەکانیشمان.